الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا، وجعل الجنة هي دارنا، اللهم آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، خوشکانی ئازیز، لە هەر شوێنێکن سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵین لە شەوێکی تر لە پارشێوی پەیام لە بەرنامەیەکی ڕاستەوخۆی نوێدا بە خزمەتتان گەشتینەوە بۆ باسکردنی بابەتێک لە بابەتەکانی تر کە پەیوەندی بە ڕۆژ و ڕەمەزانەوە هەیە. ئەم شەو لە خزمەتتانە برایان و خوشکانی بەڕێزم باسی بابەتێکەکەین کە لە مانگی ڕەمەزاندا هەر هەمومان گرنگە ئەو بابەتە بزانین و گرنگی و ئیهتیمامێکی تایبەتی پێ بدەین. ڕەمەزان بەڵێ مانگێکە و کۆمەڵە عیبادەتێکی تایبەتی تایە لە غەیری ڕەمەزاندا وجودی نییە. یەکێک لەو عیبادەت و بەندایەتیانەی کە لە مانگی ڕەمەزانە سوپاس بۆ خوای پەروەردگار مزگەوتەکان قەرەباڵغ ئەبێت، مزگەوتەکان جممەیان دێ، نوێژی تەراویحە. نوێژی تەراویح یەکێکە لەو عیبادەتانەی زۆربەی هەرە زۆری مسلمانان لە وڵاتانی ئیسلامیدا و لە وڵاتی خۆیشماندا سوپاس بۆ خوای پەروەردگار جێبەجێ ئەکرێت. مزگەوتەکان وەکو ئەرزمکردن بە برایان و خوشکانەوە قەرەباڵغ ئەبن. دیارە نوێژی تەراویح کە لەم ئەڵقەدامەوێ بە چەند خاڵێک باسی ئەم عیبادەتە گەورە بکەم، لەعەلە مسلمانان ئەو بەڕێزەی کە گوێی لێمانە ئەگەر لە ماڵەوەی تەراویح ناکات، ئەگەر توانای چوون بۆ مزگەوتی نییە مەسەلەن لە هەر کوێیەک بوو بتوانێت نوێژی تەراویح ئەنجام بدا، چونکە بەڕاستی عیبادەتێکە، عیبادەتێکی زۆر گەورەیە. ئەم تەراویحە هەر شەو نوێژەکەیە، کەوتۆتە دوای نوێژی عیشاوە، لەعەلە ئینسان لە دەستی خۆی نەدا ئەو عیبادەتە گەورە. لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وآله وسلم کە سەرەتای تەراویح لێرەوە دەستی پێکرد، پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وآله وسلم شەوێک چوون بۆ مزگەوت نوێژی تەراویحان ئەنجامدا. شەوی دووەمیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوون بۆ مزگەوت لەگەڵ هاوڵاندا نوێژی تەراویحیان ئەنجامدا. شەوی سێیەمیش چوون بۆ مزگەوت نوێژی تەراویحیان ئەنجامدا. شەوی چوارەم پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دەرنەچوو، هاوڵان چوون بۆ مزگەوت، پێغەمبەری خوا نەچوو بۆ نوێژی تەراویح. هاوڵان پرسیان لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆچی نەڕۆژتەوە بۆ مزگەوت؟ پێغەمبەری نازدار فەرمووی خەشیت و ئەن تفرض عەلەیکم، بەڕاستی من لەوە ترسام کە خوای پەروەردگار نوێژی تەراویحتان لەسەر واجب کات، بۆیە دەرنەچووم. ئیدی ئەم سێ نوێژە کۆتا نوێژی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لە نوێژی تەراویحدا. پاشان بەم شێوازە وەزع مایەوە هەتا پێغەمبەری خوا وەفاتی کرد. پاشان لە سەردەمی ئیمامی عومەردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، لە سەردەمی ئیمامی عومەردا ئیمامی عومەر تەماشای کرد و هاوڵان و خەڵکی شاری مەدینە دێن بۆ مزگەوت دوای نوێژی عیشا لە ڕەمەزاندا تەراویحەکەن. یەکێک دێ لە بەتەنا لە سوژی مزگەوتەوە نوێژەکە، یەکێکی تر دێ لە پاڵ کۆڵەکەیەکەوە نوێژەکە، یەکێکی تر دێ 5 نەفەری لەگەڵدایە جەماعەتەکە، یەکێکی تر دێ 10 نەفەری لەگەڵدایە جەماعەتەکە. ئەمە خلافێک دروستە بێت لە نێو مسلماناندا. ئەم بۆ خۆی جەماعەتەکە، ئەو بۆ خۆی جەماعەتەکە، ئەو بۆ خۆی جەماعەتەکە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ
زانی کە ئەمە دەقێکی لەسەر نییە کە نەکرێت لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵکو پێغەمبەری خوا لەوە ترسا کە واجب نەبێت لەسەر ئومەت. ئێستا پێغەمبەری خوا وەفاتی کردووە، واجب بوو حەرام بوون و حەڵاڵ بوون کۆتایی پێ هاتووە. بۆیە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خەڵکەکەی کۆ کردەوە، فەرمووی تەمیمی داری و لەگەڵ ئوبەی کوڕی کەعبدا لەمە دووە لە مزگەوت بە جەماعەت ئەم نوێژەتان بۆ ئەکەن، بۆ ئەوەی هەر یەکەی لە سووچی مزگەوتێکا بە تەنها خەریکی ئەم نوێژە تەراویحان نەبن. دوای ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە تەماشای کرد فەرمووی نعمەت البدع هادی، بەڕاستی ئەمە چۆنەڵێ ئەمە باشترین بیدعەیە کە لە مزگەوت ئەنجام بدرێ. دیارە ئەم سونەتە پێغەمبەری خوا ئەنجامی داوە صلی الله عليه وسلم، دوایی لە ترسی واجببوون وازیەناوە و ئیمامی عومەریش کە کردوێتی سنەتی خولەفای ڕاشیدینە، عەلەیکم بسنەتی وسنەتی خولەفای ڕاشیدین مهدیین. ئەمە بەم شێوازە سەرەتا وەکو مێژوویەک بۆ نوێژی تەراویح ئاوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم و دەربارەی کردنەکەی، دەربارەی فەزڵ و پلەپایی ئەو نوێژە تەراویحە فەرمووی من قام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک لە مانکی ڕەمەزاندا ئەو نوێژە بکە، ئەو تەراویحە ئەنجام بدە و بە ئیمان و باوەڕەوە ئەنجامی بدا بۆ خوای پەروەردگار، غفر له ما تقدم من ذنبه. خوای تەعالا لە تاوانەکانی ڕابردووی خۆش ئەبێت مادام تاوانی گەورەی تێدا نییە، حەق و ناسی تێدا نییە. ئیدەن فەزڵ و پلەپایەکێ ئەو بەڕێزەیە توانێت بچێت لە مزگەوت بە جەماعەت بیکە ئەوە باش. ئەو بەڕێزەی کە ناتوانێت لە مزگەوت بەڕێزەکەم لە ماڵی خۆتدا هەوڵدا ئەم نوێژە هەر ئەنجام بدە. لە ماڵی خۆدا مەرجێنێ لە مزگەوت ئەنجامی بدێ. خوشکێکی بەڕێزە لە ماڵە، گەنجێکە خوێندکاری شەشە ناتوانێت مەسەلان، برایەکی بەڕێزە لەواچێ بەوەی وەزعی ئەمنی خۆیەوە مەسەلان، یان مزگەوت دووریانە یان لە سیتیەکانە ئاژین مەسەلەن مزگەوتی تێدانیان دێجار لە ماڵی خۆت ئەم نوێژە ئەنجام بدە، ئەجر و پاداشتێکی گەورەی هەیە لای خوای پەروەردگار جەلە جەلالوو کە ئەڕوات لە دەست. و بابەتێکی تر، بابەتی سێم دەربارەی نوێژی تەراویح ژمارەی ڕکعاتەکانە بەڕێزان. دیارە نوێژی تەراویح ئەگەر تەماشا بکەین 23 ڕکعات لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم، 11 ڕکعات لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وآله وسلم. یعنی ئیمامی عومەریش بە ئوبەی کوڕی کەعبی فەرموو 23 ڕکعات نوێژیان بۆ بکە تەراویح. لە ژمارەی ڕکعاتەکانی تەراویح ئینسان چەندێک ئەتوانێ ئەنجامی بدات، 23 ئەتوانێ، 11 ئەتوانێ، زیاتر ئەتوانێ، کەمتر ئەتوانێ. بەڵام بابەتێک لێرەدا بە گرنگ ئەزانم ئەویش ئەو بابەتەیە کە خلاف دروست نەبێ لەم بابەتەیە. یعنی جاری وا هەیە مەسەلەن دەنگە دەنگ لە هەندێ مزگەوت دروست بووە لەسەر ژمارەی ڕکعاتەکانی تەراویح. بەڕێزان ئیمامی عومەر تەراویحی بۆیە بەم شێوازە خستە مزگەوتە بۆی خلاف دروست نەبێ. دروستبوونی خلاف مشاجرە و مەسەلەن دەمەقاڵێ و غەیبەتکردنی یەکتر بەوەی نوێژی تەراویحەوە ئەمە 11 و ئەمە مەسەلەن 23 دروستبوونی ئەمە بەڕاستی کاتێک کە ئەمە دروستە بێ تەراویحەکە نەکەی باشترە، چونکە نوێژی تەراویح سونەتێکە. بەڵام شکاندنی دڵی یەکتری مەسەلەن بەوەی نوێژی تەراویحەوە، غەیبەتکردنی یەکتری بەوەی نوێژی تەراویحەوە، کێشە دروستکردن لە مزگەوتە بەوەی نوێژی تەراویحەوە، ئەمە حرامە. ئیدەن تۆ بۆ سونەتێک حرامێکت ئەنجام داوە. بۆیە هەر کاتێک ئەم نوێژی تەراویحە ببێتە هۆکاری خلاف لە نێوان مسلماناندا، بێتە هۆکاری دڵشکاندنی مسلمانان و کێشە دروستکردن لە مزگەوتەکان، ئینسان ئەنجامی نەدا باشتر.
كاتێک لە شاری لە وڵاتی میسردا لەسەر نوێژی تەراویح کێشە دروست بوو. ئیمامی شافعی لە ساڵی 200 کۆچیدا تەشریفی برد و 4 ساڵی وەفاتی کرد، دوای ژیا وەفاتی کرد. تەماشای کرد هەندێک جار لە هەندێک مزگەوتا کێشە و مشکلە دروستە بێ. ئیمامی شافعی فەرمووی کاکە نوێژی تەراویح سونەتە، بەڵام برایەتی واجبە هەر نوێژە تەراویحەکە ئەنجام بدەن. بۆیە دەربارەی عەدەدی ژمارەی ڕکعاتەکان چەندێکە و چەندێک نییە، ئەوە بەڕاستی ئینسان کێشە دروست نەکا. باشە ئازیزان خۆشەویستانم، چکە وەکو ئەرزم کردن بابەتێکی واسع، بابەتێکی دوور و درێژ، هیچ کەس نە من ئەتوانم لۆمەی تۆ بکەم 23 ڕکعات بکەی، نە تۆ ئەتوانی لۆمەی من بکەی 11 ڕکعات بکەم، هیچمان ناتوانین لۆمەی هیچ با بکەین. بەڕێزان و خۆشەویستانم 44 ڕکعاتەکەی مەسەلەن 39 ڕکعاتەکەی 34 ڕکعاتەکەی 23 ڕکعاتەکەی 11 ڕکعاتەکەی، بەڵام بۆ بەڕێزانی کە لە ماڵەوەن ئازیزان و خۆشەویستانم، بۆ بەڕێزانی کە لە ماڵەوەن مەسەلەن زۆربەی کات 11 ڕکعاتەکەی بە ویترەکەیشەوە 8 ڕکعات تەراویح بکەن، دوو سەڵات و لەیلی مەثنا دووە 2 ڕکعاتەکەیت و سەلامە دەیتەوە، 8 ڕکعاتی تەراویح ئەنجام بدەن، 8 ڕکعاتی تەراویح ئەنجام بدەن و 3 ڕکعاتی ویتریش ئەنجام بدەن. ئەگەر 3 ڕکعاتی ویترتان ئەنجام دا، ئەوە یانەوە تا پێکەوە 3 ڕکعاتەکەکەن، یانەوە تا 2 ڕکعاتی بەجیاکەن، ڕکعاتێکی بەتەنیاکەن. لەم دوو حاڵەتە بەدەر نییە. ئەگەر پێکەوە 3 ڕکعاتەکەتان ئەنجام دا بەڕێزان، ئەم 3 ڕکعاتە ویترەتان پێکەوە ئەنجام دا، ئەوە هەوڵدان یەک تەحیاتی کۆتایی بخوێنن، یەک تەحیات. ئەگەر بەجێ ئەنجامتاندا 2 ڕکعاتتان کردەوە سەلامە دەن و دوای هەڵەسن ڕکعاتێکی ترەکەنەوە، بەو شێوازە. ئیدەن 3 ڕکعاتەکەش بە 2 شێواز دەکرێت. لەوا چێ لە مزگەوتێک هەر 3 ڕکعاتەکە پێکەوە بکرێ، برایەکی بەڕێز مەسەلەن لە ماڵەوە بە تەنار 3 ڕکعاتەکە پێکەوە بکە، یان 2 ڕکعاتی بکە دوای 1 ڕکعاتی بکە، هیچ کێشە و ئیشکالێکی تێدا نییە. هەر کامێکیان بێ دروستە بەڕێزان و خۆشەویستانم. بەڵێ برایان ئەمە چاکن کاکە گوێم لێ نییە، ئەنی هەبوو ئەم شەوە بێ هاوار بۆ ئەم جیازە بکەین. ئێمە کێمان لەگەڵایە؟ باوکی شاد بەڵێ فەرموو. باوکی شاد دیارە پەیوەندی و بەڕێزە پچڕاوە. جا بەڕێزان و خۆشەویستانم، ئینسان هەر چۆنێک ئەنجامی بدا هەر دروستە. لە تەراویحەکەشدا بەڕێزان، ئەمە لە ویترەکەی ئەرزم کردن، لە ویترەکەیە دروستە هەر سێکی پێکەوە بکەی، بەڵام کارسێکیت پێکەوە کرد یەک تەحیات بخوێنە، تەحیاتی کۆتایی. ئەگەر بەجیا کرد ئەوە شتێکی ترە. ویترەکە تەراویحەکەش یان دووەیەکی پێکەوە یان چوارەیەکی پێکەوە، هەردووکێر دروستە بەڕێزان. یعنی ئینسانێک دووەی کا مەسەلەن وەکو نوێژی بەیانی، ئینسانێکی چوارێکا وەکو نوێژی نیوەڕۆ، هەردووکی دروستە و جێ ئیشکال نییە بەڕێزان. یعنی ئینسان هەر چۆنێک بۆی کەرا ئەنجامی بدا، بەڵام ئەسڵ وایە دوو بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی سەڵات اللەیلی مەثنا دووە. ئینسان تا بۆی بکرێ بەو شێوازە ئەنجامی بدا بەڕێزان و خۆشەویستانم. پاشان زۆر جار بابەتێکی تر هەیە بەڕێزان، لە هەندێک لە مزگەوتایی بینین مەسەلەن خەڵکێک نوێژی تەراویح لە مزگەوتە ئەنجام بدا کە مامۆستا نوێژی ویترەکە دەست پێکات، مامۆستا نوێژی ویترەکە دەست پێکات، هەڵەسێ ڕاتەوە. بۆچی ڕۆیتەوە؟ بەڵام من شەو زیاتر نوێژەکەم بۆیە ویتر ناکەم. بەڕێزان فەزڵ و پلەپایەکەی ئەجرەکەی لەوەدایە هەتا ئیمام نوێژەکە تۆش لەوێ بیت، لەگەڵ ئیمامە لێ بیت. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی من قام مع الإمام حتى ينصرف، لەگەڵ ئیمامە بێت تاوەکو
نوێژەکە تەواوەکە كتب له قيام ليلة خوای تعالى ئەجر و پاداشتی شەو نوێژی بۆ نووسێت. ئێتۆ لە نیوەیە جێڵیت مەسەلەن ئەمە باش نییە بەڕێزان بۆ جەنابەت مەسەلەن تەشریفە بەیتەوە لە مزگەوت ئەڵێی من بۆیە ئەڕۆمەوە بۆ ئەوەی شەو زیاتر نوێژ بکەم. ویترەکەش بکە لە مزگەوت لەگەڵ مامۆستایە ویترەکە ئەنجام بدە دوایی لە ماڵەوە حەزەکەی حتا بەیانی شەو نوێژ بکە کێشەی نییە. بەڕێزان هەندێک پیان وایە کە ئەم تێبینێ بەلامەوە گرنگە لە خزمەتانە باسیکەم. هەندێک پیان وایە نوێژی ویتر نوێژی شەو قفڵەکات وانییە نوێژ قفڵ نابێت. کاتێک کە نوێژی ویترت کرد دروستە تا بەیانی تۆ شەو نوێژی تر بکەیت تەراویحی تر بکەیت بەڵام جارێکی تر بۆت نییە ویتر دووبارە بکەیتەوە ئەڕۆیتەوە ماڵ هەشتی ترەکەی مەسەلەن دوانزەی ترەکەی چواردەی ترەکەی نوێژی تەراویح شەو نوێژی شکالێکی تێدا نییە بەڵام نوێژی ویتر دووبارە مەکەوە چونکە لاوی تڕانە فی اللەیل لە شەوێکدا دوو جار نابێ ویتر بکەیت. مەسەلەن تۆ لە مزگەوت سێ ڕەکعات ویترت کردووە ئەڕۆی تۆ لە ماڵەوە سێ ڕەکعات ویتر ترەکەی ئەمە نابێت. بەڕێزان و خۆشەویستانم بۆیە لە مزگەوت نوێژە ویترەکانتان ئەنجام بدەن لەگەڵ مامۆستای ئەمە ئەجر و پاداشتەکەی زیاترە ئەمە خێرەکەی زیاترە ئازیزان و خۆشەویستانم. بەم شێوازە هەم ئەجر و پاداشتی شەو نوێژەکەشتان بۆ نووسرێ هەم جێبەجێکردنی فەرمایشتەکەی پێغەمبەریشە صلی الله عليه وآله وسلم کاتێک کە ئینسان ویترەکەیشی کرد هەتاوەکو مامۆستا کۆتایی بە نوێژێنێت ئەم کاتە بڕۆرەوە تا بەیانی نوێژ بکە هیچ ئیشکالێکی تێدا نیە هیچ کێشەیەکی تێدا نیە خوای تەعالا لە هەموو لایەکی قبوڵ کات. کێمان لەگەڵایە؟ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك أحمد الشيماني با. كاك أحمد يان لخدمتين باشي قربان. هذا بيسباسك الله يبارك يا ربي. الله مستوى برسالة كذا عجبت بيت. فرمو. والله ما رونكي تروس باسكم. فرمو. باسكم. صالي بار رمضاني صالي بار. صار 1,600,000 مهبو بالله من قرض بو. شنو كتابو؟ صار 1,600,000. بالله. پرسیارم کرد گوتم مامۆستا 4,600,000 هەیە بەڵام پارەکە لەلای خۆم نییە لە قەرزە زەکاتی لێ بدەم کاکە بۆ هەر 1,25,000 زەکاتەکەم لێدا یا پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەوە ساڵی بەسەردا ڕۆشتێتەوە ئێستا حالی حاضر لە ڕەمەزانین ئایا ئەو پارەیە کە لەلای خۆم نییە و قەرزە دووبارە زەکاتی لێ بکەم یاخود نە؟ خوای گەورە پاداشتە باتۆ کاک ئەحمەد کاوەنە حەریصی لەسەر جێبەجێکردنی یاسای زەکات لەسەر پارەیەکی کەم کە خوای تەعالا پێدای کاک ئەحمەد گیان پارەی قەرز زەکاتەکەی بەم شێوازەیە ئەو ئەگەر پارەکەت یەقینت هەیە دەستت ئەکەوێتەوە یعنی دڵنیای وەکوا لە گیرفان خۆتا بێ دەست ئەکەوێتەوە ئەوە شەرعەنە بێ زەکاتەکەی بدەیت جا ئەگەر ساڵێک بێ 2 ساڵ بێ لە قەرزدا بێ ئیشکالی تێدا نییە گرنگەوەی تۆ یەقینت هەیە ئەمە دەستەکەوێتەوە پارەیەکی تر هەیە نازانی دەستەکەوێتەوە یان دەست ناکەوێتەوە ینی گومانت هەیە کە ئەبرا قەرز کەڕا قەرز کوێرە مەسەلەن هیچ حسابێکی بۆ ناکە ئەوە تۆ جارە نازانی دێتە دەستویانە لێ گەڕێ هەر کاتێک وەرد گردەوە زەکاتی ساڵێکی لێدەیت. بەڵێ مامۆستا من یەقینم هەیە کە ئینشاءالله پارەی وەردەگرمەوە بەڵام درەنگیان زوو نازانم کاتێکی کێ بەڵام یەقینم وایە کە وەری دەگرمەوە بەڵام ساڵی پار زەکاتەکەم لێ دەرکردووە ئایا ئەم ساڵیش زەکاتەکەی ئەم ساڵی لە ڕووی شەرعیەوە زەکاتەکەی لێ دەرەکەیت. عەفو تێ نەگەیشتم. ئەم ساڵی لە ڕووی شەرعیەوە مادام پارەکە هەر ماوە پارەکە وجودی هەیە هەر زەکاتی لێ دەیت. باشە مامۆستا جان وەڵامەکەم داواکەم مامۆستا جەزاک الله خێر. خوا لێت ڕازی بێ یا ڕەبی خوا مەحفوظ بێ خوای گەورە بتپارێزێ. جا بەڕێجان بابەتێکی تر کە هەر پەیوەندی بە نوێژی تەراویحەوە لە خزمەتتانە باسی کەم کاتی نوێژی تەراویح کاتەکەی لەکەیەوە دەست پێەکات و کەی کۆتایی پێدرێت. بەڕێزان لە کاتی ئیعتیادیە مەسەلەن واتە نوێژی مەغریب نوێژی عیشا لە کاتی خۆیدا بکرێ نوێژی تەراویح ڕاستە و خۆ لە دوای عیشاوە دەست پێەکات. نوێژی تەراویح لە دوای عیشاوە ڕاستە و خۆ دەست پێەکات
حتا بانگی بەیانی دەدات مدەی نوێژی تەراویح ئەو کاتێ. بەڵام هەر کاتێک بەهۆی سەرماوە نوێژی عیشا جەمع کرا لەگەڵ نوێژی مەغریبدا لە مزگەوتەکان، واتە یان کەسێک لە سەفەرە نوێژەکە جەمعکات، یان کەسێک لە مزگەوتەکەی بەهۆی سەرما و ناڕاحەتیەوە نوێژ عیشا دێنن بۆ لای مەغریب، هەر کاتێک نوێژی عیشا لەگەڵ نوێژی مەغریبدا جەمع کرا، هەر لە دوای نوێژەکەەوە ڕاستەوخۆ لە دوای ئەنجامدانی نوێژی دووەمەوە کە عیشای ڕاستەوخۆ تەراویح کاتی هەیە، کاتی لێوە دەست پێکە. واتە نوێژی تەراویح لە دەستپێکردندا دوو کاتی هەیە، کاتێکی ئەسڵی خۆی کە لە دوای نوێژی عیشاوە دەست پێ ئەکات هەتا نوێژی بەیانی، کاتی دووەم لە کاتی ناتەبیعیایە ناچاریایە کە نوێژی عیشا جەمعەکرێ ئێندرێ بۆ لای نوێژی مەغریب، جا ئەگەر لە ماڵەوە جەمعیکەی ئەگەر لە مزگەوت جەمعیکەی مەسەلان ئیشکاری تێدا نییە، هەر کامێکیان بۆ ئەو کاتە لە دوای نوێژە عیشاکەەوە کە لەگەڵ مەغریبا کردوتە مامۆستای مزگەوت دەتوانێت ئەو کاتە تەراویحەکان بۆ بکە و ئەتوانی خۆت ئەو کاتە تەراویحەکە بکەی. واتە لەو کاتەوە دەست پێکە. بەڕێزان و خۆشەویستانم، کێمان لەگەڵایە؟ کاک ئیسماعیل. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله. مامۆستا جا وڵاتی پرسا خزمەتتان. مامۆستا جا من کاسی کە دەجێشا دەگرم یان نوێژەکەی دەکەم، یعنی زۆر جار دەگەڕێمەوە سەری کە دەنوێژەکەم دەگرمەوە یان دا نوێژەکەشدا زۆر پاری دەکەمەوە دەنەکەوا معنو وازم لێ نانێ هەر بەردەوام بەوە. يعني وسوسة هي لدزنوجة. والله ما مثلا كان يرجع كم بدل ما أشياء كم ذا تأخير يعني هذا تقريبا بهر دوب على يعني كلام كبر جواب بيقدر يعني مثلا كاتيك دزنوجة قري علي دزنوجة كم تواني دزنوجة من قري شو ترنا كردوا برسالي دوم تشيا. برسالي ما مثلا من لرانيا مثلا بس بري مرجع عن يوتيوب روي وكل ناس كذا وكل قصة زمان عن يعني كذا فيها كذا شلون كاجي إسماعيل جان؟ إسماعيل من الراني ما قبل بري مرجع. بلى. بري مرجع يعني بدن بحر الشام ورا وشالكم. ده صار من كان قصة زمان أخيرا عندنا كم كون ترى جاي. يعني حد سفرك. بلى إسماعيل من هذا ورا وشالكم جارية أول الراني درون بو بري مرجع جابوا قايم بدن بحر كادرو. كاك إسماعيل جان إن شاء الله راس الخولام تدموا لخدمتهم ديار بابتي وسوسة براستي نخوشية كلا نخوشية كان إنسان جاري واهية دولار وجناب تانا شتا حمامه مثلا أو لسربانا نايلي أو عند أو كابا خواه هرلي غسلم درنشو مثلا جاري واحد دزنيجا جاري كيشوا دو جاري شوا تو شتا نيجو قماني بو دروستا بي على جوش كم ترنا كردوا نا ولا مثلا مسحي سرم نكردوا نا ولا دسم تواو ترنا كردوا أما براستي همو أمانة بيوتري وسوسة لدزنيجا لغسلة علاجي وسوسة يكشتا كاك إسماعيل جان علاجي وسوسة تيك راي كتابة كان بقرة باسي وسوسة كان ألن علاجها إهمالها علاجي وسوسة أو إهمالي بكي خود أبي دكتوري خود بيت أما علاجي وسوسة مثلا دزنيجا قردوه دزنيجا قردوه تواو دوایو علي ولا علي واش من جوش كم ترنا كرد به باشترين علاج بو بلا تريناكم ولا مسحي سرم نكرد به باشترين علاج بلا مسحي سرناكم قاشم باش نشور دوا باشترين علاج ويك بلا قاش مرناشم اهمالي كيت نيوجك مثلا نيوجيني وراكيت دوالي ولا ابن نيوجم يعني فاتحه كابرا فاتحه خوينا لنيوجا الحمد لله رب العالمين دوالي والله فاتحة باش نبوه جاري كتير خوينته جاري وكابر التكبيري إحرام نيوش دابستنا بين شجر الله أكبرك الله كاك خو السيارة نيسل في اليدي بيجري يعني يجري يقجر الله أكبر بكو تواو أما علاجي أما براستي إهمال كردنيتي
إنسان بيو لسرتاوة إهمالي أم موضوع نكاد أم موضوعي وسوسيا لي قوراكت يعني أبيت مشكليك بريزان أبيت مشكليك قورا يعني خلقي وابوا توشي وسوسة بو بريزان خلقي خوينوار توشي أم ابتلاء بو مسوسة ولا أول شارسري نكردوا على ما مصا جاري واش بو مال غزورم لمال درتشم نزيكي مالي غزور مبم على بلا ناخي خو معلم طلاقم كوتبي ببرم لجادكي ترو برم على ما مصا جاري واش اشم ددق دورتر لجادكي ترو اسوريمو اقامو كولانكا جاري كي طلاق دي بناخ معلم طلاقم كوتبي بي برم لولا بسوريمو يعني ام قرب الزرب بيني مالي خوي وغزوري 5 دقيقه بتشل دقائق برا 5 في الكاكا عمل سرتا علاج وسوسه نكردوا دعايه ستوش يم كارسات ابوا بويا كاك اسماعيل جان او برزاني كامن خوش يعني او بزان خوتان بدكتوري خوتان باهمالي كان موضوع لبيري خوتان برنوا باشان درباري سفر قصر كردن يان جمع قصر كردن لسفرك عرفا بيبوتري سفر يعني لا عرفا بيبوتري سفر او اندبي مثلا عرف بشي او تري سفر وش لا عرفا بيبوتري سفر يعني تلفوني كان بكري بلا ولا عمل له سفر بلا كاك نهرو ماما فاجان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ماما فاجان بسيارك ما نبو زحمة. خايق وربط فارزي. ماما فاجان كاتب إمام لمجلوز بالنيرشيكا. بلا. سورتي لا نشاكاني عسلو نيورويا. سورتي فاتحة سورتي دوش سورتي فاتحة بدني نسمة خياني. بلا. يعني جولينية. طبعا لنيجي إيوارو حشو بيانية فصوتي برزي خياني. وانتم زعما ما مكاركي تشير. يعني ام هو كاري شيء بدنجي برز او كاري شيء بدنجي نزم بلا ماما كاك نهرو جان ديار هندي عبادة معنية لشريعتي إسلام عبادتي توقيفين هندي عبادتي معنية عليك يعني هي بنمونا نيجيني وربو شو ركعتا مثلا بياني بودو ركعتا مغرب بو 6 ركعتا اما بابتي كي توقيفي خوي تعالى وايدانا وتواو بلام او بابتي كا نيجي بو 3 نيجي شوكه بدنجي برزه دو نيجكي روج بدنجي نزمه زانان قسي زوريان كردو والله اعلم بشك له كاركي لشودا وكو روج امام نابين كا بالرواب والسجده بالرواب والركوع اگر دور بيه بتايبتي سردمي پیغمبر صلى الله عليه وسلم تاريخ بو وكو يستكاربا نبوه بروج ديار بو بلان بشو ديار نبو الدنيا تاريخ بو اما باش يقدر زانان ام عليان باس كردو بلان والله تعالى اعلم اگر امش نبي انسان امش تيكي تعبديه من بويا نوجيني وربا دنجي نزمكم شنك فرماني بيغمبر صلى الله عليه وسلم نوجي مغرب بويا بدنجي برزكم فرماني بيغمبر صلى الله عليه وسلم اگر ام عليه هبه يا نيبه قرنقه ويا من جيب جاكردي فرماني بيغمبر صلى الله عليه وسلم ماما فاجان خوي جورا بو بارد تشاو خوش خوي جورا الاترازيه خواتان محفوظك يا ربي هل لسر برسيارك يا اسماعيل سفر فرموي من مثلا لا راني وشم بو بري مرقه برزكم هل سفرك لعرفي خلق دا بي بوتري السفر انسان دروس نوجي تاع قصر قد امامي شافعي رضا ورحمتي خاي لبه باسي 7 كيلومتر زياتري كردوه بلام لزاد هذا امام ابن القيم زور بالتفاصيل باسي اما اكاد كبابتي كيلومتر بابتي كم كيلومتر لا نص دقي قراني لسرا وندقي فرمايشتي بيغمبري خاي لسرا صلى الله عليه وسلم بويا عرف ام بابتي يكلاي اكاتوا لا عرف ده بتشيبوتري السفر انسان اتواني نوجي تدا قصر جمع بكات برزن اول خصبت انا باسم كير كاتكي شي باسم كير كفر وتم دوكاتي هي باشان درباري نوجي ويتر نوجي ويتر لاول الشو بكري يعني لكوتاي شو بكري باش ببي انسان كان اقورت اجر انسانك
ئینسانێک پێی وابوو لە شەوە خەبەری ئەبێتەوە ئەو ئەم سێ ڕکعاتە ویترە باسی ویترەکەم بە عامجا لە غەیری ڕەمەزانە زیاتریشە. ئەگەر ئینسانێک مەسەلەن تەماحی هەبوو شەوە سێ شەو نوێژ بکە ئەوە چاکتر وایە ویترەکە تاخیر بکات، ویترەکە تاخیر بکە بۆش کۆتایی شەو. پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم بەڵام ئەگەر ئینسانێک ترسی هەبوو شەو خەبەری بێتەوە خەبەری نابێتەوە ئەوە وا باشترە پێش ئەوەی بخەوێ ویترەکەی ئەنجام بدە. هەردووکی فەرمایشتی پێغەمبەری خوای لەسەر صلی الله عليه وسلم. یەکەمیان پێغەمبەری خوا فەرمێ الوتر ڕکعەتەن من آخر الليل، ئەمە بۆ کەسێکە خەبەری ئەبێتەوە لە کۆتایی شەودایە. دووەمیان ئیمامی ئەبوو هورەیرە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی من خۆشەویستەکەم سێ وەسیەتی بۆ کردوم کە تەرکم نەکردوتان بن. یەکێک لەوانە کە ویتر بکەم قبل ئەن ئەنام، پێش ئەوەی بخەوم ویتر بکەم. ئەمە کاتێکە کە خەبەری نەبووەتەوە بۆ کەسێکە خەبەری نەبێتەوە. بۆیە کەسێکە خەبەری بێتەوە شەو بیکا باشترە، کەسێکە خەبەری نابێتەوە پێش ئەوەی بخەوێ بە سێ ڕکعاتە ویترەکە بکا بەڕێزان. بابەتێکی ترکە ئەمە ئاماژەی پێ بکەم بەڕێزان لە خزمەتتانە، ئەویش بابەتی چوونی خوشکانە بۆ نوێژی تەراویح لە مزگەوتە. ئایا خوشکانی بەڕێز وا باشترە بچن بۆ مزگەوت نوێژی تەراویح بکەن یان بەعام نوێژە جەماعەتەکان وا باشترە لە مزگەوت ئەنجامی بدەن یان لە ماڵەوە ئەنجامی بدەن؟ طبعا ئەسڵمان هەیە، ئەسڵ ئەوەیە خوشکانی بەڕێز نوێژەکانیان لە ماڵەوە ئەنجام بدەن. ئەمە ئەسڵە بۆتان باسەکەم. صلاتها من بيتها خير من صلاتها في المسجد. نوێژی ئافرەت لە ماڵەوە فەزڵ و پلەپایی زیاترە لەوەی لە مزگەوت ئەیکات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ خێزانەکانیان کە چوو حەجی ئەنجامدا لە دوای حەج وەکو لە سونەنی ئەبوو داود داهاتووە فەرمووی هذه ثم ظهور الحصر، فەرمووی ئەوە حەجەکەتان ئەنجامدا پاشان ئەبێ لە ماڵا بن. حصر ظهور الحصر يعني حصر يعني حصير يعني تەواویتر ئێوە ئەبێ لە ماڵەوە چۆنەڵی لەسەر ئام ڕاخەرە بۆ خۆتان عیبادەتی خۆتان بکەن. ئەمە بۆ کوێی فەرمووە؟ بۆ کەعبەی فەرمووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دایکی ئیماندارانی فەرمووە صلی الله عليه وسلم. فەرموویەوە حەجتان کردیتر ئەمە باشترە بۆ ئێوە. پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە لە شاری مەدینەدا فەرموویەتی نوێژی ئافرەتان لە ماڵەوە باشترە وەک لە مزگەوت. بەڕێزان لە مزگەوتی مەدینە هەر نوێژێک ئەجر و پاداشتی 1000 نوێژە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لە ماڵە نوێژ بکەن. ئەمە وەکو ئەسڵ. پاشان بابەتێکی تر دێتە پێشەوە، ئافرەتێکی خوشکێکی بەڕێز ئەڵێ من لە ماڵە نوێژی تەراویحم پێ ناکرێت، حەزەکەم بڕۆم بۆ مزگەوت. لە مزگەوتە خەرەباڵخیە نوێژی تەراویحم پێکرێ و گوێ لە وتارێکە گرم مەسەلەن، پیاوان نابێ مەنعی ئەم ئافرەتانە بکەن. جا ئەگەر خێزانتە، ئەگەر کچتە، ئەگەر خوشکتە، نابێ مەنعی بکەیت. نابێ کەس بۆی نییە مەنعی خوشکانی بەڕێز بکە لەوەی بچن بۆ نوێژی جەماعەت لە مزگەوتدا، چ واجب بێ چ سنەت بێ لە تەراویحدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا تمنعوا إماء الله مساجد الله. ئافرەتان منع مەکەن لە چوونیان بۆ مزگەوتەکانی خوا. مەڵێ بۆت نییە بڕۆی بۆ مزگەوت. فەرمووی ئذنوا للنساء بالليل إلى المساجد لە فەرموودەیەکی ترا فەرمووی ڕێگە بدەن ئافرەتان لە شەواندا بڕۆن بۆ نوێژ لە مزگەوتەکاندا ئەنجامی بدەن، مەنعیان مەکەن. لە فەرمایشتێکی تردا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إذا استأذنت أحدكم
امرأته إلى المسجد فلا يمنعها أجر آفرة كانتان بيانوتين أري الرقم ندن بتشين بو مزقوت دعواي إذنيان ليكردن منعيان نكن بياوان برايان باوكان پیغمبری خواه فرمویتی صلی الله علیه وسلم پیغمبری خواه روی لآفرتان کردوا فرمویتی لماوان نیوشکن باشترا و روی لپیاوان کردوا فرمویتی آگادار بن بوتان نیه آفرتکانتان منع بکن لچونیان بو مزگوت پیاوانی برس بوتان نیه بفی فرمایشتی پیغمبری خواه صلی الله علیه وسلم كاتيك مثلا خيزانة أرواب ونيجي جماعة توبلي ولا بوت نية برويت بونيجي جماعة بوت نية منعيكي براو باوكي بريس باشان أوي قرنق بيزانين لچوني خوشكان أبي آقامان لچوار مرج بيت خوشكاني بريس بو إيوش أبي آقاتان لم چوار مرج بيت أبي خوشكان لچونيان بو مزقوت أم چوار خالة جيب جيبكن بريزان أم چوار مرجا خوشكاني بريز جيب جيبكن لچونيان بو نوجي جماعت يكم نابي بون لخوان بدن وبرون بو مزقوت پیغمبري خواه فرمويتي صلى الله عليه وسلم پیغمبري خواه فرمويتي كأچن بو مزقوت آفرتان عتر لخوان ندن هم سرنجي خلق راكيشن للريقو بانا هم لمزقوت مثلا جاري واهيا من دال دينا بو مزقوت لو من الكوتا بونا وكو بياوان نيا أما يك دو أبي لدرجاي تايبتي خوان وبرون درجاي تايبتي خوان پیغمبري خواه صلى الله عليه وسلم فرموي لا تدخلوا المسجد من باب النساء أي بياوان لدرجاي آفرتانو مين مزقوتوا درجاي خوان هيك كواتا أبي درجايان جابت آفرتان درجايان لقل بياوانا جابي بوي اختلاطو تيكالي دروس نبي مرجي سيم آدابي سيم أبي بيش بياوان لمزقود بينا دروا سردمي پیغمبر دا وابو صلى الله عليه وسلم بوي تيكالاوي دروس نبت آفرتان واباشا كالسلاميان داوي يكسر هلصن بينا دروا هرچن استا كالسلام مدريتو بياوان مثلا يك دقنا وسن بلام سردمي پیغمبر بياوان درنگ عادنا دروا أما أصلا إذن زو بيانا درو آفرت خوشكاني برز خالي سيام أبي لأنه مزقوتشا دور بن لبياوانو پیغمبري خواه فرمي صلى الله عليه وسلم خير الصفوف الرجال أولها باشترين صفي بياوان صفي يكما بلام درباري آفرتان فرموي وخير صفوف النساء آخرها باشترين صفي آفرتان كوتا صف بو لسردمي پیغمبرا آوان نبوه آفرتان لدواو نيوجيان كردوه يعني يك مزقود بوه بياوان لبيشو نيوجيان كردوه آفرتان لدواو نيوجيان كردوه أم بين من دالي تيابوه پیغمبري خواه فرمويتي صلى الله عليه وسلم باشترين صفي بياوان ريزي يكما خرابترين كوتا صفا باشترين صفي آفرت كوتاية خرابترين صفي يكما بو اوي أم بريك كوتنا دروس نبيت بو پیغمبري خواه أما بلغي چيا بلغي اوي كدور بن ليك ولا مزقوتا لمزقوتا دور بن ليك وبرزان خوش بستانم اوي كلا خزمتنا باسم كير لما القيا تايبت بو بباشتو خواسي نيجي تراويح كي قرن قاموا ليك من بيزانين لكو تايدا لخواي برورقارا بارنو يا ربي خوايا بخاطرين يا وجوانا كان يخوض بخاطري اسماء وصفات يخوض لقناها كان من خوش بي لقنا هدايك وباوك من خوش بي عاقبت من بخير بجير يا رب العالمين يا ربي خوايا لتبارمو او برزاني كي جوان لدنگ معنا لحرشوني كي ام دنيايا هان خوايا اگر نخوش شفايان بي اگر نخوشیان شفای نخوشکان بی اگر کیشیان هی بویان چاره سرکی اگر قرضارن قرضکیان باداکی اگر افسر گیران نکردو افسر گیران بقسمت کی یا رب العالمین اگر افسر گیران کردو من دالی صالحن بی بخشی اگر من دالن هی بویان صالح کی اگر کیچین خوای بیان کی بخاونی خانوی خویان یا رب العالمین اگر گیراوی کیان هی بویان آزاد کی یا اکرم الاکرمین یا ربی خوای لگونه هدایک باوک من خوش بی لگونه هم بردو کار من خوش بی خوالي تبارين ودلي دولة من كان ما نرم كي لما انقدا آقايان لهجاران ونداران بي يا رب العالمين تابرنامي كتير همولا يكتان بخواي فرورقال سبيرم وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.